ڕاوکێنی بە پێی وەرزەکانە گۆڕێ و خواستی خانمانیش زیاتر حەزیان لە پۆشاکی پانە و بە پێی خانمەکە گۆڕهێنێکیان حەزیان بە فشانێکیشیان سەمەکیە و ڕەنگەکەش هەنێکیان حەزیان بە سپیە هەنێکیشیان حەزیان بە شیریە تر بە پێی وەرز و زەمەن ئەزیەکانە گۆڕێن. ئیشەکانی ئێمە ئیتر دیارن جلی بووکە بە پێی وەرزەکان بە پێی مۆدلەکان بابەتی ئەوروپیمان هەیە مۆدلی ئەوروپیمان هەیە با بڵین مۆدلی هەموو وەرزەکان هەموو ڕەنگەکان لێرە دەسەکەوێت. ئێمە ئامانج باسکردنەوەی بازارێکی بەرهەمە خۆماڵەکانە چ لە ناو شاری دەربەنیخان بێیان دەرەوەی دەربەنیخان بێ بەڵام جەختی زیاترمان کردوێتەوە لە شاری دەربەنیخان چکە هەستمان کردووە چەند خانمێکی زۆر هەن چەند کەسانێکی بەهرەمەند هەن بەڵام بەرهەمی زۆر زۆر جوانیان هەیە بەڵام شوێنێک نییە بەرهەمەکانی خۆیان ساختنەوە. ئێمە وەکو ئەسپسواری گەرمیان هەمووشە لە هەموو فیستیڤالێکە بەشداریمان کردووە فیستیڤاڵی هەڵەبجە فیستیڤاڵی جاف فیستیڤاڵی نەوڕۆڵ ئێمانە هەموویان بەشداری تیەکەین ئێمە ساڵان ئێمان لە باو باپیرمانەوە بۆمان ماوە تۆ مەسپسواریە باو باپیرمان بوویەسی ڕاستی من خولیایەکەم کردووە پێوە کە هەرگیز ناتوانم مەسپا لە بیری خۆم بەرمەوە وازی لێبێن. ئەمە ئەمڕۆ بە بەرهەمی کوردەواری و بەرهەمی شیرەمەنی کوردەواری بەشدارین لە فیستیڤاڵە سەرجەم بەرهەمەکان خۆماڵیە و هی سنووری دەربەنیخان و دەوروبەرەتی وەروە بەرهەمە شیرەمەنیەکان دەستکردی خۆمانە خۆمان دروستەکەین و دڵنیاین لە کوالێتێک. Меня зовут Анна Старовойтова, мы приехали вчетвером всей семьей из Москвы. Сегодня здесь мы уже третий день, 2 дня подряд мы брали инструктора, вот, так как мы не занимались раньше горными лыжами, нам пришлось взять человека, который нас обучил. Нам очень понравилось, к сожалению, сегодня был последний день. Поднялись на самую вершину. Там, правда, было очень снежно. Все было белое и особо гор мы не увидели. Но все равно очень красиво. Воздух свежий, не такой, как в Москве.